ئاشنا حەسەن چالاکوان لە بواری ژنان و ڕۆژنامەنووس و مەسئولی کۆمیتەی شەم یەکێتی ژنان لە باشووری کوردستانی عێراق ڕۆژانە کوشتنی ژنان بە عەقڵیەتێکی پیاوسالاری ئەنجام ئەدرێ. دۆخی ژن ڕۆژ بە ڕۆژ خراپتر و خراپتر ئەبێت. کوشتنەکان ڕێژەیەکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و لەژێر ناونیشانی شەرەفە. بەداخەوە لە ماوەی ئەم دوو سێ مانگەیە دیاردەی کوشتن لە سنووری بتوێن و پشدەرا بەڕاستی ڕووی لە زیادبوونە. تقریبی مانگێکە 20 ڕۆژێک ئەبێ خاتونێکی تر بۆ بە قوربانی ئەوەش کە هۆکاری لە دواوەیە و ئەمانەش بەڕاستی ژنان زەرمەندن تیا کە وەکو پێویست حەق و مافەکانیان لە دوای کوشتنەکەشیان دەستەبەر ناکرێت. ئەگەر ئێمە باز لە هۆکارەکانی کوشتن بکەین، کوشتنەکان باگراوندی هەیە. باگراوندەکەش ئەوەیە کە بەڕاستی چەکی بێمۆڵەت زۆر بەکار ئەهێنرێ کە زەرورەتی هەیە یاسایەکی بۆ دابدرێ کە هیچ کەسێک نەتوانێت چەکی بێمۆڵەتی هەبێ لە ماڵەوە، کە ئەمە ئەبێتە هۆکارێکی سەرەکی بۆ لە ناوبردننی ژنان و هۆکارێکی تریش بەکارهێنانی مادە هۆشبەرەکانە. ئەمانش کە ڕۆڵی گرنگیان هەیە. من بە پێویستی ئەزانم لە دوای دەوامکردن بەڕاستی ئەوەی کە خاوەنی چەکە و لە ئیدارەکانە چەکی بەدەسەوەیە حەقە سنوورێکیان بۆ دابدرێ بە ئەفسەرەکانیشەوە کە لە دوای دەوام ئیتر چەکەکانیان لە شوێنێکی تایبەتە هەڵبگرن نەبرێتە ماڵەوە. ئەگەر ئێمە باز لە توندوتیژیەکانەکەین، توندوتیژیەکان بەڕاستی باگراوندەکەی بڵێم پیاو برا دەوروبەر دەوری ئەساسیە بینێ لە ئەوەیە. بۆ نمونە ئەم کێشەیەکی ئێسا بۆ کچێکەکە هاوسەرەکەی خراپە لەگەڵی بۆ ئەبێ ماڵی باوکی ڕێگەی پێنێن بچێتەوە ناو خێزانەکەی، بۆ ئەبێ هۆکار بن بۆ ئەوەی کە پاڵنەری بن بۆ ئەوەی کە بتوانێت دەسی بچێتە خۆی. ژیانی ئینسانێک زۆر گرنگە بۆ ئەوەی کە تۆ بتانی دەسێ بچێتە خۆت. ئەوە لە قیمەی نائومێدیایە. یعنی من کە بتوانم خۆم بخینکێنم بیر لە هیچ شتێنەکەمەوە ژیانێکی پڕ ئومێد بەجێ بێڵم بگەمە لوتکەی نائومێدی، ئەمانە زۆر زۆر بەڕاستی ستەمە کێشەیە. هیوادارم دەسەڵات بە تایبەتی هۆکارێکی سەرەکی بێ بۆ بنبڕکردنی ئەمە. هیوادارم بکوشەکان لە ڕێی یاساوە کاریان ئیشیان لەسەر بکرێت و بە سزای یاسایی خۆیان بگەن، بە هیچ شێوەیەک دەستی دەرەکی لە ناو یاسایان نەبێت. یعنی پێویستە ئەم کێشە و مەشاکیلانە سڵحی عەشایری تەداخلی نەکا. ئەگەر یاسا سەروەر بێت کێشەکانیش کەمترە بێتەوە. هیوادارین کە بەڕاستی یاسا پاڵپشت بێ بۆ کەمکردنەوەی ئەم دیاردە قێزەونە کە بەڕاستی کوشتنی ژنان خەریکە ئەبێتە دیاردەیەکی زۆر زەق. ناکرێت ئێمە لە ژێر ناوی هەر شتێکا بێ ئێمە ژن بکەین بە قوربانی. ئەگەر باز لە ناموس بکەین، ئەگەر ئێمە ناموسی پیاوبین، ئەی پیاو ناموسی خۆی لەکوێیە؟ کەوابێ ئێمە لەگەڵ پیاوانە تەواوکەری یەکین. ناکرێ ئێمە ئەگەر بەرامبەرەکەشمان کە ڕێگەزینێرە غەڵەتێ بکە ئێمە وەکو ژن باجەکەی بین. ئێمە لە سەرەتای ژیانەوە تا ئێستا باجی زۆر قورسمان ناوە و هەتا مردنیش ئەبێ ینی هەر باج بین. ناکرێت سنوورێک بۆ ئەم تاوانەوە بۆ ئەم دژایەتیکردنەوە بۆ ئەم کوشتن و بڕینەمان هەبێت. کوشتن لە ئێستاە زۆر بووە. هۆکارەکەشی هەڵگرتنی چەکی بێمۆڵەتەوەکو باسم کرد لەگەڵ مادە هۆشبەرەکان. هۆکاری تریش هەیە، خراپی باری ئابووری، خراپی دۆخی سیاسی، خێزانی کۆمەڵایەتی دەرونی. ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە شیرازەی خێزان و باری دەرونی تاکتێک بچێ. نەبوونی پەروەردەیەکی جوان بۆ لەلایەن دایک و باوکەوە بۆ مناڵەکانیان. یەکلاکردنەوەی کێشەکان بە سڵحی عەشایری ئەمە کێشەیەکی سەرەکیە. دووبارە ئەگەر لە ڕووی یاساییەوە نەڕوات بە دڵنیاییەوە دووبارە سەر هەڵەیاتەوە. چەندەها نمونەی بەرچاومان هەیە. دروستبوونی کێشە بەهۆی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئەمانەش هۆکارێکی سەرەکین بۆ کێشەی خێزان و بۆ بە تایبەتی ئەو ژنانە کە تووشی ئەو ڕووداوە نەخوازراوانە ئەبن. لەبەر ئەوە هیوادارم دەسەڵات سەروەری خۆی بنوێنێ. هیوادارم کە
چارەیەکی ڕیشەی ببێت بۆ کەمکردنەوەی ئەم توند و تیژیانە داوا بهێڵن دەستی دەرەکی نەچێتە ناو یاسا و یاسا کاری خۆی بە ڕێکوپێکی جێبەجێ بکات و ئەوانەی کە تاوان ئەکەن بە سزای یاسایی خۆیان بگەن بۆ ئەوەی کە جارێکی تر ئەمانە دووبارە نەبنەوە.